سڵاوتان لێبێ ئەم ساڵ دەبێت تا ساڵی کەوتنی دۆلار لە کۆتاییەکانی ساڵی ڕابردووەوە دۆلاری ئەمریکی بەرامبەر بەشێک لە دراوە سەرەکیەکانی جیهان دەستی بە پاشەکشە کردووە بەڵام وا دەردەکەوێت بازاڕی جیهانی پلانی دانابێت ساڵی 2023 ناوبنێت ساڵی پاشەکشەی دۆلار ئەمە لە کاتێکدایە چەند ڕۆژێکیشە هێدی بەهای دینار لە بەرامبەر دۆلاردا بەرز دەبێتەوە پاش ئەوەی نرخی 100 دۆلار گەیشتا 175,000 دینار بەڵام ئێستا لە نێوان 148,000 بۆ 152,000 دیناردا یاری دەکات. لە ڕێگەی پێوەری دۆلارەوە کە پێوەرێکی جیهانیە بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر شەش دراوی سەرەکی دیاری دەکرێت. لە ساڵی ڕابردوودا ئەم پێوەرە بە ڕادەیەکی بەرچاو بەرز بووەوە بەڵام ئێستا بەرەو دابەزین دەچێت. یۆرۆ لە ساڵی 2022دا پاشەکشەی زۆری بەخۆیەوە بینی و لە 106 بەهای خۆی بەرامبەر دۆلار لەدەستدا نزیک بووە لەوەی 1 دۆلار یەکسان بێت بە 1 یۆرۆ بەڵام ئێستا کەمێک بەهاکەی بەرز بووەتەوە و 1 یۆرۆ گەیشتۆتە 1.10 دۆلار. هاوشێوەی یۆرۆ پاوەنی بەریتانیش داڕمانی بەخۆیەوە بینی و لە ساڵی 2022دا لە سەدادەی بەهاکەی لەدەستدا بەڵام لە ساڵی تازەوە بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە و ئێستا 1 پاوەن بەرامبەر بە 1.90 دۆلارە. یەکێک لە دراوە سەرەکیەکانی دیکە یەنی یابانیە ئەو دراوەی لە ساڵی 2022دا زۆرترین بەهای خۆی بەرامبەر دۆلار لەدەستدا بەجارێک لە 13 بەهاکەی لەدەستدا و گەیشتا 152 یەن بۆ 1 دۆلار ئەمەش نزمترین ئاز بوو لە ساڵی 1998ەوە بەڵام ئەمیش لە سەرەتای ساڵی تازەوە خەریکە بە بەهێزی دەگەڕێتەوە و ئێستا 127.20 یەن بەرامبەر 1 دۆلارە. هەموو ئەمانەش لە کاتێکدان لە 5 بەرەی جیاوازەوە هەوڵی دروستکردنی دراوی جێگرەوە دەدرێت تاوەکو لە بازاڕی جیهانیدا شوێنی دۆلار بگرنەوە و وەکو ئاماژەی پێدەدەن کۆتایی بە تاکجەمسەریەکەی بهێنن. ئەوانەی لەو نێوەندەدا چالاکن بریتین لە وڵاتانی رووسیا و چین و ئێران و بەرازیل، هیندستان و ئەفریقای باشوور کە هەمویان خاوەنی پێگەی ئابووری بەهێزن لەسەر ئاستی جیهان. ئابووری ئەمریکا بەرەو بەهێزی دەچێت سەرباریەوەی پێشبینیەکرێ بە کۆی گشتی ئابووری جیهانی پاشەکشا بەخۆیەوە ببینێت بەڵام داتا و زانیاری ئابووریەکان پشتگیری لە ئابووری ئەمریکا دەکەن و ڕێگری لە کەوتنی دراوە سەوزەکە دەکەن. هاوکات بازاڕی کار تەنها لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا 500,000 هەلیکاری ڕەخساندووە و ڕێژەی بێکاریشی بەرەو کەمبوونەوە بردووە. داتا و زانیاری ئابووریەکانی کەرتی خزمەتگوزاری لە ئەمریکا جەخت دەکەنەوە کە ئابووری ئەمریکا بە بەهێزی دەمێنێتەوە بەراورد بە شوێنەکانی دیکە لە نمونەی بەریتانیا و وڵاتانی ناوچەی یۆرۆ. ئەی بانکی فیدراڵی ئەمریکا بەنیازی چییە؟ یەدەگی بانکی فیدراڵی ئەمریکا لە دوایین کۆبوونەوەی خۆیدا لە ساڵی ڕابردوو ڕێکارێکی تازەی گرتەبەر وایان کە ڕێڕەوی بەرزکردنەوەی ڕێژەی سوود لە ساڵی 2023دا خاو بکرێتەوە لەمەشدا بە ئامانجەکان گەیشتن. لێدوانەکانی ئەندامانی بانکی فیدراڵی و سەرۆکی بانکەکەش ڕێگرن لە هەرەسهێنانی دۆلار. جیرۆم پاولی سەرۆکی بانکەکە بەردەوام دەڵێت بەرزکردنەوەی ڕێژەی سوود گرنگە بۆ کۆنتڕۆڵکردنی بەرزەی نرخەکان. ڕائید خزر بەرپرسی توێژینەوەکانی بازاڕی دارایی لە گروپی ئیکویتی دەڵێت بانکی ناوەندی ئەمریکا سەرکەوتوو بوو لە کۆنتڕۆڵکردنی هەڵئاوسانی ئابووری بە جۆرێک کە ڕێژەی بەرزبوونەوەی نرخەکان لە نزیک ئاستی 6.5 جێگیر بووە. ئەو فشارانەی ڕوبەڕووی دۆلاری ئەمریکی دەبنەوە چین. بەرپرسی توێژینەوەکانی بازاڕی دارایی لە گروپی ئیکویتی بە سکای نیوزی ڕاگەیاندووە گرنگترین ئاڵنگاری کە لەم ساڵدا ڕوبەڕووی دۆلار دەبێتەوە بەردەوامبوونی گرژی و ناکۆکیە جیۆسیاسیەکانە لە جیهاندا. ئێستا دۆلار لە بەردەم ئاڵنگاریەکی نێودەوڵەتیدایە بۆ پێی چەندین هەوڵ لە ئارادایە بۆ ئەوەی لە مامەڵە بازرگانیەکاندا دۆلار بەکار نەهێنرێت. بە بۆچوونی ڕائید خزر ئەمە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر داهاتووی دراوە ئەمریکیەکە. سەرۆکی بانکی فیدراڵیش ئاماژەی بەم مەترسێ داوە چونکە ئەم کارە هەژموونی دۆلار لە بازاڕدا کەم دەکاتەوە. کاتێکی خۆش.